السلام عليكم دار قوم مؤمنين وإنا إن شاء الله بكم لاحقون. يما لدنياك أجين بيكتري صلاو ليكتري يكين بمشي وازا السلام عليكم ورحمة الله وبركاته. بهمان شيوكهاتي بو قبرسان صلاوي قورستان أكيد السلام عليكم صلاوي خواتان ليبيت دار قوم مؤمنين أي مالي إيمان داران وإنا إن شاء الله بكم لاحقون. إن جاد دڵنیایی بەخۆت ئەدەیت یەقین بەخۆت ئەدەی کە منیش ئەگەم بە ئێوە چۆن ڕۆیشتن منیش ئاوا ئەمرم منیش ئەگەم بە ئێوە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام وەکو عەبدوڵای کوڕی عەباس بۆمانەگەڕێتەوە فەرمێ جارێکیان دایەتە نیشت گۆڕستانێکا لە شاری مەدینە ڕووی کردە ئەهلی قەبرستانەکە فەرمووی السلام عليكم يا أهل القبور سڵاوی خواتان لێبێ ئەی ئەهلی گۆڕستان يغفر الله لنا ولكم خوای گەورە لە ئێمە و لە ئێوەش خۆش بێت. ئەنتم سەلەفونا ونحن بالأثر ئێوە پێشینی ئێمەن ئێوە پێش ئێمە کەوتن ونحن بالأثر ئێمەش هەنگاو لە دوای ئێوە ئەنین. وەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێ بەهاتایەتە قەبرستان بەم شێوازە سڵاوی لە قەبرستان ئەهلی قەبرستانە کرد و دوعای خێری بۆ کردن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فاتحای بۆ ئەهلی گۆڕستان نەخوێندووە تەنها دوعای خێری بۆیان کردووە. بۆیە تۆ ئەگەر عەزیزێکت باوکت دایکت کەسێکی خۆشەویستت لە هەر قەبرستانێکە ئەسپەردەی خاکت کردووە بڕۆ بەو شێوازە سڵاوی لێ بکە السلام عليكم سڵاوی خوات لێ بێت ناوی بێنە ئەی باوەگیان هاتوومە بۆ لای تۆ ئەی دایکی شیرینم سڵاوی خوات لێ بێت. اینجا دەست بەرزەوەکە بۆ ئاسمان دەست بەرزەوەکە بۆ لای ئەڵڵا دوعای خێری بۆ بکە اللهم اغفر له وارحمه وعافه واعف عنه وأكرم نزوله ووسع مدخله اللهم اغسله بالماء والثلج والبرد ونقيه من الذنوب والخطايا كما نقيت الثوب الأبيض من الدنس. هەتا کۆتایی ئەگە بە عەرەبی نازانی بە کوردی خوایە لە باوکم خۆش بە خوایە لە دایکم خۆش بە خوایە لەم برایم خۆش بە خوایە بە ڕەحمی خۆت ڕەحمی لێ بکە خوایە بە تاوانەکانی ئەو مەکە خوایە ئەم قەبرەی بۆ بکە باخێک لە باخەکانی بەهەشت. بەم شێوازە دوعای خێری بۆ بکە. فاتحە دوعایە بۆ خۆت تۆ داواکەی لە خوای پەروەردگار لەناو فاتحەیە بۆ خۆت ئەڵێ ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین اهدینا الصراط المستقیم. بۆیە فاتحە بۆ مردوو نابێت بەڵکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاتە سەر گۆڕستان فەرمووی یغفر الله لنا ولكم خوای گەورە لە ئێمە و لە ئێوەش خۆش بێت. بۆیە سەردانکردنی قەبرستان بۆ خۆی تەذکیرە و مەوعیزەیەکی زۆر گەورەی تایە. هەر کەسێ سەردانی هەر گۆڕێ بکات سەردانی هەر گۆڕستانێ بکات ئەبێ چوار مەبەستی هەبێت. یەکەم بیر لە مردن بکاتەوە ئەلا فەزوروها فإنها تذكركم الآخرة. رسول الله فەرمووی صلى الله عليه وسلم سەردانی قەبرستان کەن چونکە قەبرستان مردنتان ئەخاتەوە یاد ئاخیرەت ئەکاتەوە یادت قەبر و قیامەت دێتەوە پێش چاوت. دووەم دڵت نەرمە بێت سبحان الله ئیتر وردە وردە هەوڵ ئەدەی واستە گوناه بێنیت هەوڵ ئەدەیت بەرەو خوا بچیت. سێم وار لێ ئەکات گوناحە لە بەرچاو قێزەون بێت. ئەمە بۆ کەسێک گەرم مەبەستی هەبێت بۆ کەسێ بیەوە بەرەو خوا بچێت. ئەخیرا نەگەر کەسێک عەزیزێکی وەفاتی کرد بێت لە کەسە نزیکەکانی دڵنەواییە بۆ کەسە جاری وایە سوکناییت نایە سبحان الله هەتا نەی سەردانی گۆڕەکەیکەی هەتا نەی لە لای سەرێوە دابنیشیت کۆمەڵێ دوعای خێری بۆ نەکەی. چەند جا دوای نوێژی بەیانی لە مزگەوت کە دێمەوە هێشتا خۆر هەڵ نەهاتووە جاری وایە دوای خۆر هەڵات ئەبینم کەسێک بەسەر قەبرەکەیە کەوتۆ سیارەکەی لەو دوورە ڕاگرتووە بەو بەیانیە هاتووە سەردانی عەزیزێکی خۆی کردووە جا کوڕێتی کچێتی دایکێتی باوکێتی ئەشێ ئەو شەوە تا بەیانی لە مەراقا نەخەوت بێت تا بەیانی لەبەر فرمێسک نەخەوت بێت هەر چاوەڕی ئەوەی کرد بێت کەی ڕۆژ هەڵبێت و دنیا ڕووناک بێتەوە بچم سەردانی باوکم کەم بچم سەردانی عەزیزەکەم کەم کچەکەم کەم کوڕە خۆشەویستەکەم کەم. بەخوا هیچ شار و گوند و لادەیەک هیچ گەڕەکێک بە ئەندازەی گۆڕستان ئارام نییە. تەنها لێرە غەیبەت ناکرێت لێرە جنێوی تیان نییە بوختانی تیان نییە ملشکاندنی یەکتری تیان نییە لێرە زوڵم و زۆرداری نییە. ئەگەر هاتیتە ئێرە دراوسێکانت زۆر باشن ئەوەنە باش ئەبن لەگەڵ تا قەت غەیبەتت ناکەن قەت جنێوت پێ نادەن قەت زوڵمت لێ ناکەن. ئیمامی ئەوزاعی بە دوای خانوویەک ئاگەڕا پیاوێکی بینی فەرمووی خانوویەک مەوێت دەوروبەرەکەم زۆر باش بن لەگەڵما دراوسەکانم غەیبەتم نەکەن بوختانم بۆ نەکەن حەسوودیم پێ نەبن ڕقیان لێم نەبێتەوە خەڵکێکی ئارام خەڵکێکی دڵسافم ئەوێت.
پیاوەکە پیاوێکی زۆر عاقڵ بوو دەسی ئیمامی ئەوزاعی گرت بردی بۆ گۆڕستانی فەرمووی ئەو خانووی تۆ ئەتەوێت بەو مواسەفاتی تۆ داوای ئەەکەی تەنها لە گۆڕستان دەست ئەەکەوێت کە هاتینە ئێرە بە ئیمان و بە تەوحیدەوە هاتین ئیسراحەت ئەەکەین رسولی ئەکرەم صلى الله عليه وسلم فەرمووی ئیما مستریح ئەو مستراح من مردوو یا بۆ خۆی ئیسراحەت ئەکات یا خەڵک لە دەستی ئیسراحەت ئەکات ئیماندار يستريح من نصب الدنيا ئیتر لە بێموچەیی لە زیندان لە زوڵم لە زۆرداری لەو هەموو ژان و مەراقە لەو هەموو جەرگ سووتانە لەو هەموو بێموچەی و بێپارەیە ڕزگاری ئەبێت يستريح من نصب الدنيا لە داخی ئەم دنیا و لە دەستی ئەم دنیا ناڕەحەتە ڕزگاری ئەبێت کەسی کافر و ملحید و بێدینیش مستراح من خەڵک لە دەستی ئیسراحەتەکە گەڕەک و شار کۆڵان لادێ هەمووی ئیسراحەتەکەن لە دەستی ئەم مەلعونە بۆیە گۆڕستان شوێنێکی زۆر ئارامە بۆ کەسی ئیماندار بۆیە ئارامترین شوێنی ئەم زەویە بۆ کەسی ئیماندار گۆڕستانە رسول الله صلى الله عليه وسلم كدعاء كري فرمو اللهم اجعل الموت راحة لنا من كل شر خوايا مردن بكيتا آرامي بومان لا همونا راحتي مصيبتي رزقار مان كيلت إن الإنسان ليطغى أن رآه استغنى مروف زۆر سەرکەشە کاتێ پارە لە گیرفانی ئابینی و دەوڵەمەنی و جاه و منسەب و حیمایە و خەڵکێکی زۆر و قەرەباڵغێکی زۆر بە دەور خۆی ئابینێت ئیتر فریوە خوات ئیتر وەکو فیرعون ئاسالیە خوڕێت حتا ئەزیزێکی جەرگێکی نزیکێکی لە دەست ئەدات جا ئەو کاتە ئەزانیە کەلا سەوفە تعلمون ثم کەلا سەوفە تعلمون ئەو کاتە ئەزانی هیچ نییە پارەکەی هیچ قیمەتێکی نییە تۆ بە ئەم شارە هی تۆ بێت ئەگەر کوڕەکەت لە دەستدا ئەم شارە بە تۆ چی ئەگەر جەرگت سوتا پارەکەت بە تۆ چی ئەگەر دایکت لە ژیانانەما باوکت لە ژیانانەما سەیارە و منسەب و جاه و منسەب بە تۆ چی ئەو دنیا بە تۆ چی بۆیە ئەلا فەزوروها فإنها تذكركم الآخرة کاتی هاتی بۆ گۆڕستانی تر دنیا بچووکەوە بێتەوە لە پێش چاوت ئیتر ڕقەمەکان زۆر سفرە بنەوە ئیتر شتەکان ئەهمیەتێکی تەواوی نامێنێت ئینسان پیاوە بێت بیر ئەکاتەوە بۆچی خۆم بچووکەوە کەم بۆ گوناح ئەو هەموو زوڵم و زۆرە ئەو هەموو غەدرە ئەو هەموو حرامە چیە من دوای کەوتوم ئەخە برا گیان براکەت لە خۆت پیاوتر بوو ئەو مرد باوکت لە خۆت پیاوتر بوو ئەو مرد کە سوکارەکەت هەمویان بە بەرچاوتەوە ڕۆشتن لە تۆ پیاوتر بوون لە تۆ ئازاتر بوون لە تۆ بەهێزتر بوون لە تۆ پارەدارتر بوون بەڵام ئەوان ێستا لە ژێر خاکەن برام بەخوا تۆش ئەمریت بۆیە پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم ئەکثیروا ذیکر هادم اللذات زۆر یادی لە ناوبەری خۆشیەکان بکەنەوە والله ئەمە لە ناوبەری خۆشیەکانە کە مردی تەواوی تر قیامەتی تۆیە عەزیزەکەم ئەو دیناری لە گیرفان تا ئەو دینارەش دەرەکەن بەسمەی سیارەکەت دەرەکەن سویچ و کلیلی قاسەکەت دەرەکەن هەمووی ئەدەنە دەست خێزانەکەتەوە ئەدەنە دەست کوڕەکەتەوە هەموو ئەسرار و کۆد و نیهێنەکانت ئەکەوێتەوە دەستی خەڵک ڕوت و ڕەجاڵ دەی بۆم قەبرسانە بۆیە پێویستە هەموو لایەکمان کار بۆ ئەم ڕۆژە بکەین رسول الله صلى الله عليه وسلم ئەسپەردەی جەنازەیەکێ کرد لە ئەنساریەکان لە شاری مەدینە فەرمووی ئیستەعیدوا لهذا اليوم خۆتان بۆ ئەم ڕۆژە ئامادەکەن هەها ببینە ئێستا هەموو دنیا ببەخشە ئەم مردووە زین و نابێتەوە ئەم شارە ببەخشە ئەم مردووە ڕاز نابێتەوە برا بەخوا کە مردیت ئیتر تەواو نفسیە کەس بە فریاد ناکەوێت پارە بە فریاد ناکەوێت حزب و جاه و منسەب و حیمایە بە فریاد ناکەوێت ئیتر تۆ بۆ جیهانی بەرزەخە ڕۆی بۆ دەست ڕەب العالەمین بەخوا خوای گەورە هیچی لێون نابێت فمن يعمل مثقال ذرة خيرا يره مثقال ذرة چییە بە چاو نابینێت ئێستا ئەم بەردە بچووکە ئێمە بە چاو ئەیبینین بەدەست هەستی پێەکەین وەزنی هەیە بەخوا خوای پەروەردگار لە ڕۆژی قیامەتە ئەوانەشی کە بە چاو نابیندێن پیشانت ئەدات لە چاکە کردە بێتت ئەیبینیتەوە ومن يعمل مثقال ذرة شرا يره مثقال ذرەیە کە بە چاو نابیندێ شەڕت لەگە خەڵکا کرد بێت بەرامبەر بەخوا کرد بێتت ئەیبینیتەوە بۆیە قەبرسان زیارەتی قەبرسان پێمان ئەڵێت ستۆپێ بەخۆت بکە واز لەو هەموو تاوان و گوناهە بێنە بگەڕێرەوە بەلای خوای پەروەردگار چونکە ڕۆژێکت هەیە بۆ گەڕانەوە ئەزانن قورسترین ئاەتی قورئان کامەیە لەسەر دڵی ئیماندار
واتقوا يوما ترجعون فيه إلى الله. خوا أفرمي لو روجا بترسن كأجرينه بلاي خوا يكبو عزيمي خويوا بيت بلي لو روجا بترسا أبي روجي مردن شنيت سامناك بيت شنيت ترسناك بيت. سبحان الله. في غمري خوا صلى الله عليه وسلم يفرمو اللهم أعني على سكرات الموت. خواي يارمتيم دي لنا راحتي كاني مردن أو كاتي كالروح مدلتشيا لو كاتيا يارمتيم بيت وي مردن زورنا راحت عزيزاني خواي پروردگار لمنو لإيوش خوش بيت لأهلي أم قبرسانة خوش بيت عاقبت من بخير بجيرت. اللهم أحسن عاقبتنا في الأمور كلها وأجيرنا من خزي الدنيا وعذاب الآخرة.